زمان یەکێکە لە گرنگترین ئامڕازەکانی پەیوەندیکردن گواستنەوەی هەست و بیرەکان ئەو بیرۆکانی کە لە مێشکماندایە گرفت لە دروستبوون لە زماندا نەک تەنها کاریگەریە کاتە سەر شێوازی قسەکردن بەڵکو کاریگەریە کاتە سەر متمانە بەخۆبوون و لایەنی دەروری ئەو کەسەشی کە ئەم گرفتەی بۆ دروستێ بێ بەتایبەتی ئەم گرفتە هەندێک جار بینیمانە لە منداڵدا دروستە بێ بزانین هۆکارەکانی چین دەکرێت چۆن ئێمە مامەڵێ لەگەڵ بکەین هیچ نیشانێکی هەیە بیناسینەوە و دەکرێت ئەم بابەتە لەگەڵ منداڵەکە بمێنێتەوە بە قۆناغێکی تر ئەگەر بێت و چارەسەر نەکرێت و ئەو ڕاهێنانە نەچین کە لە سەر نمینێدا دەکرێت بۆی کە منداڵ چارەسەری ئەو زمانگرتنی بکە کۆمەڵێک ڕێنمایی گرنگ و باسی گرنگ سەبارەت بە زمانگرتن دەکەی لەم تەوەرە بە میوانداری خات و چرا ئەحمەد ڕاهێنەری پەروەردەی تایبەت مامۆستا چرا بەخێر بێیت مامۆستا زمانگرتن چییە و لە چی تەمەنێکدا لە منداڵدا ڕوەدا؟ سەتا سوپاس بۆ میوانداریەکەتان. پێش هەموو شتێک زمانگرتن بریتیە لە پچڕانی ڕەوانی واتە پچڕانی ڕەوانی لە قسەکردنە لە گفتوگۆکردنە و عادەتەن ئەگەر بێت و باسی بکەین ئەم گرفتە لە لای چەپی مێشکی ئەم مناڵانەیە ڕوئەدا گرفتێکی دەماریە لە مێشکی ئەو کەسێک کە زمانگرتنی هەیە نەوجەوانەکە یا مناڵەکەی هەیە ڕوئەدا و کە پەیوەندی هەیە بە زمان و قسەکردن و ئەو بەشێک کە پەیوەندی بە پرۆسسکردنی تێگەیشتن هەیە لە زمان. باش مامۆستا ئەم حاڵەتە تەنها لە منداڵدا ڕوئەدا یاخود کەسێکی پێگەیشتون و جوانیش دەکرێت تا ڕوودا؟ بەڵێ ئەکرێت لە مناڵێکە ڕوودا تەبەن لە مناڵیەوە هەیبوو بێ یعنی ئەم نیشانەی هەبوو بێت نیشانەکانی زمانگرتنی هەبوو بێ یاخود لە نەوجەوانێکە ینی ئەکرێت لەگەڵ یا گەورە ببێ و ئەکرێت بەپێی هەنێ هۆکاریش بۆ نمونە جەڵدەیە یان پێکانە یان زەبرێکی دەرونیە ئەکرێت تووشی زمانگرتن ببێت. نیشانەکانی زمانگرتن چین کە بەتایبەتی لە منداڵدا دەرەکەن؟ زۆر باشە ئەگەر بەگشتی باسی نیشانەکان بکەین عادەتەن خۆی ڕێژەی هەیە ئەگەر باسی ڕێژەکەی بکەین توندە یان سووکە یان مەمناوەندە ئەمە ئاستەکانی ئیتر ئەو ئاستانە ژۆپەی قسەکردنی مناڵەکە هەرکاتە کەتەوەی قسەی لەگەڵا بکەی دەرەکەوێ ڕێژەکەی بەڵام ئەگەر باسی نیشانەکانی بکەین سێ نیشانەی هەیە یەکێک لە نیشانەکان دووبارەکردنەوەیە بۆ نمونە لە شوێنەوەی کە بڵێ بابە چۆن دووبارێکاتەڵە بابە یاڵێ مامە باشە یان درێژکردنەوەمان هەیە یەکێکی تر لە نیشانەکان بۆ نمونە لە شوێنەوەی کە بڵێ سلااو یان بڵێت چۆنیڵە سلااو چۆنی یان نیشانێکی ترمان هەیە بلۆککردنە ینی مناڵەکە ئەوێ قسە بکە بلۆک ئەبێنەها گیرانێکی تیا ڕۆدا ئەنج قسەکە. یەکێکی تری نیشانەکان جستەیە بۆ نمونە گرژبوونی دەم و چاویەتی تروکانی چاویەتی لەرزینی لێویەتی باوەم نیشانانەمان هەیە لە مناڵەکانە. باش ئەم نیشانانە هەر لە سەرەتای دەستپێکردنی قسە لە منداڵدا ڕوئەدات یاخود دواتر تا ڕوەدا ئەگە باسێک لە هۆکارەکانیمان بۆ بکەین؟ باشە عادەتەن کە مناڵ سەرتا ئەوێ قسە بکە لە تەمەنی 2 بۆ 5 ساڵیەوە ئەو وشە دەربڕێ و قسە بکە بەگشتی نیشانەکان لەو کاتیا دەرئەکەوێت بەپێی حاڵەتی مناڵەکەی توندی و سوکێکی و ڕێژەکەی کە باسیمان کرد و هۆکارەکانی بۆ ماوەیە زۆرجار جەنێتیکە ینی لە دایک و باوکیەوە بۆی ماوەتەوە کەسێک دایک و باوک ینی کەسێک لە خێزانەکەیە خاڵی بێ مامی بێ پوری بێ بووی ماوەتەوە ینی بە جەنێتیکی زۆر جارشکە و دایک و باوکانەیەنە لای ئێماڵە نایە کەسێک هەبوو لە خێزانەکەیە ئەم حاڵەتی لەگەڵا بوو بێ. هۆکارێکی تر هۆکاری ژینگەیە ناتوانین بڵێ ئەم هۆکارە سەرەکیە بۆ من ترس و قەلەقی و شەرم و ئەمانەمان هەیە ناتوانین بڵین هۆکاری سەرەکیە بۆی کە زمانگیری ڕووبدا بەڵام ئەبێتە کاریگەری ینی کاریگەرەکەی زیاتر ئەکا و کاتێک ئەم نیشانانەمان هەیە ئەم هۆکارانەمان هەیە هەین ترس و قەلەقیەکەی بەڵێ بەگشتم دوو هۆکارەمان هەیە. کاتە ئەوەی کە ئەڵەن تونند و تیژی ترس کاریگەری کاتە سەر منداڵ بۆ گرفتی زمانگرتن؟ بەڵێ کاریگەری کاتە سەر مناڵەکە چۆنەڵی گرفتی زمانگیریەکەی زیاتر ئەبێ ترس و شەرم و قەلەقی و زۆرجار پەلەکردن لە قسەکردنە گرفتەکەی زیاتر ئەبێ بەڵام ناتوانین بڵین هۆکاری سەرەکیە بۆی کە ئەم مناڵە تووشی زمانگیری بووە. باشە تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی بڵین کە ئەم منداڵە ئەگەر لەم تەمەنەدا زمانگرتنەکەی چاک نەبوو ئەو دواتر لەگەڵ یا ئەمێنێتەوە؟ بەڵێ زانایان و پسپۆڕانی ئەم بوارە بەگشتی ئەڵێن ئەگەر زمانگیری مودەی 6 مانگ زیاتری خایاند ئەوە پێویستە چارەسەر وەربگرێ ئاتەن لە تەمەنی 2 بۆ 5 ساڵی وەکو باسمان کرد ئەم زمانگیری ڕوئەدا لە لای ئەم مناڵانە و زۆر جاریش دایک و باوکان ینی ئەم قسە زۆر لەناو خۆمانە باوەڵێن وازی لێ بێنە دایکی هەروە بوو باوکی هەروە بووە خۆی باش ئەبێ کێشە نابێ نا بەڵام بەگشتی ئێمە ناتوانین مناڵ بخەین ئەو مەترسیەوە کە بڵین خۆی باش ئەبێ
پێویستە سەردانی دکتۆری پێ بکەین چارەخوازێکی پێ بکەین و عادەتەن چارەسەرکردی مناڵێک لە 2 بۆ 5 ساڵی و زووتر چارەسەر بکرێت باشترە لەوەی کە تۆ مناڵێکی 18 ساڵان یان نەوجوانێکی 18 ساڵان یا 20 ساڵان چارەسەر بکەیت چکە ئەو کاتێک کە تۆ دەستێکی بە چارەسەرکردنی ئەم مناڵە کە زمانگیری هەیە هەندێک نیشانەی بۆ دروست نەبووە کاریگەریەکانی دروست نەبووە بۆ نمونە گۆشەگیر ئەبێت ترس و قەلەقێکی زیاد ئەبێت متمانە بۆ خۆبوونی کەم ئەبێتەوە بۆی من پێشنیار ئەەکەین هەتا زووە چارەسەر وەربگرێ و لە تەمەنی 2 هەتاوەکو 8 ساڵان تاوەکو 6 ساڵان پێش ئەوە چارەسەر وەربگرێ بۆی کاریگەریەکانی زۆر زیاتر نەبێت لەسەر لە ڕگەزینی ڕازیاتریان مێ بەگشتی یعنی پێی مناڵەکە کەوتووە بەڵێ ڕێژێکی دیاریکران ڕێژێکی دیاریکراوە باشە کاتێک منداڵ تووشی زمانگرت نەبێتەوە ئێمە چۆن کاردانەوەمان هەبێت بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە زۆر جارە منداڵانە تووشی ڕخنابنەوە گاڵتەیان پێکرێ بووی کە ئەم شتیانە دووبارە بێتەوە بەڵام بۆی کە مامەڵێکی دروستمان هەبێت بە تایبەتی لە ناو خێزانەکانە و بارودۆخی ئەم منداڵت باری دەرونی خراپتر نەکەین پێویستە چی بکەین بەگشتی ئەو دایک و باوکانەی کێنە لای ئێمە سەرتایمە ڕێنماییان پێ ئەدەین پێویستە ئەو ژنگی ئەو مناڵەی هەیە تایەتی بە تەواوەتی مستەخەر بێ بۆ ئەم مناڵە ژنگێکی ئارام بێ دوور بێ لە شەڕ و ژاوەژا و لێدان ئەمانە بە هەموو شوێ قەدەغی عنی بدایکە واکەکەڵین زۆر بە ئارامی لەگەڵ ئەم مناڵە بێتە سەرفات بکەین ئەو کاتێک کە ئێمە بۆ من هاوڕەیەکی مناڵێکە کە قسە لەگەڵ مناڵێکی زمانگیریاکەین یا کەسێکی زمانگیریاکەین پێویست ناکە پێ بڵم هێواش قسە بکە چکە ئاتێکێک لە نیشانەکانی زمانگیری ینی هۆکارەکانی زمانگیری پەلە قسەکردنە ئەبێ تو یارمەتی ئەو مناڵ بێت کە بە هێواشی قسە بکە پێویست ناکە پێی بڵێ هێواش قسە بکە یان زوو ئاگاداری بکەیتەوە بۆی کە زمانگیریەکەی ڕوونەدا نا خۆڕستکانە خۆت بە هێواشی قسە بکە بۆی ئەویش بێتە سەر ڕیتمی قسەکردنی تۆ ئەمە یەکێکە لە نیشان لە ینی ڕێگای چارەکان ڕێگە چارێکی کەش ئەوەیە کە قسەی پێ نەبڕین بۆ نمونە ئەو مناڵە هەوڵ ئایا قسە بکە بڵێ بەها بە زمانگرتنێکەوە ئەم شتە ڕوودا پێویست ناکە تۆ قسەکەی تەواو بکەین یان بڵێ بە تەمای ئەوە بڵێ ئەتەوێ ئەو بڵێ ناڕێگێ بدە خۆی قسەکەی تەواو بکە و تەرکیز مەخەرە سەر زمانگرتنەکەی یعنی کاتە ئێوە قسە بکە تەرکیز مەخەرە سەر ئەوەی زمانی بگیرێت تەرکیز خەرە سەر ئەو بابەتێک ئەو قسەی لەسەر بکە باشە و ئێمە زۆر جار تەکنیک بەکارهێنین لای خۆمان وەکو سپیسێراپیەک تەکنیک بەکارهێنین تەکنیکی هێوربوونەوەی بۆ بەکارهێنین لە ماڵەوە بە هەمان شێوە ئێمە ئەو ڕێنمایی کە پێ ئەدەین لە ماڵەوە دووبارە بکاتەوە زۆر باشە تا چەندێک زەبرێکی دەرونی یاخود لە دەستدانی کەسێکی خۆشەویست هۆکارە بۆ ئەوەی کە کەسێک دووچاری زمانگرتن بێتەوە طبعا پێی کەسەکەیە یعنی بۆ من بەرگەکردن زیاتر ئەکری تووشی زمانگرتن بم و هەشە یعنیوانە ئاساییە بەڵام ڕوئەدا بەهۆی زەبرێکەوە بەهۆی جەڵتەوە زۆر جار لە کەسانی گەورەش ئەمە ڕوئەیە بەهۆی چوزانم جیابوونەوەی دایک و باوکانە هە بێزەنگی هەڵبژێراویان نایەوێ قسە بکەیان تووشی سترێس و فشارێکی زۆر ئەبێ ئێمە بێمە جیاب بکەینەوە بەپی ئەم هۆکارە ئەو مناڵە توش بووین وی ئەم زەبرەوە بەڵام خوری زمانگیریەکەی نییە باشە ئەنی هەر خۆشمانەها زۆر جار کاتێکە کەم ئەخەوین یان بۆ زۆر سترێس ئەبین قەلق ئەبین زمانگرتنێکمان تیا ڕوئەدا ئەمە پەیوەندی بەوەیە کە مێشک ناتوانێت پرۆسێسی ئەو دەمارەخانانە بکە ینی بە پەلە قسە بکەیت و فشارەکان زۆرە ناتوانێت پرۆسێسیان بکە بۆی کە وشەکان ڕێک بخڕێت یان ئەکرێت لە کەسێکی ئاساییشە لە خۆشمانە زۆر جار ڕوو بدە چارەسەرکردنی کامیان ئاسانترە ئەوەی کە لە زگماکیەوە هەیە یاخود ئەوەی کەەوە بۆنی زەبرێکەوە یاخود ڕووداوێکەوە دووچاری بۆتەوە بەپی حاڵەتەکەیە بەپی باری دەرونی کەیسەکەیە یعنی مەوتمان لەسەرتاوە بۆن مناڵە کەیتە لامان باری دەرونی ناجێگیرە یعنی بۆن هەمی نیشانی بۆ دروست بووە درەنگتر چارەسەرکراوە طبعاً چارەسەرکردنی ئەم مناڵە قورسرە لە مناڵێکە بۆ نمونە هەر زمانگیریەکەی هەیە نیشانەکانی تری بۆ دروست نەبووە بۆ نمونە ترس و شەرم و کەمی متمانە بۆ خۆبوون و شکانەوە لە ناو کۆمەڵگایە بەگشتی بێگومانەوەی کە حاڵتە دەرونەکەی لەگەڵا کەمترە چارەسەرکردنی ئەوە ئاسانترە هەتاوەکو زووتری چارەسەر بکرێ باشترە بۆ ئێمە باشە پەیوەندی بە زیرەکی مناڵەوە هەیە هەندێک جارەڵێن ئەو منداڵانەی کە زیرەکتر مێشکیان خێراتر ئیشەکاوەک لە زمانیان ئەمە کێشەکە لە دەمارە لە مێشکایە لەو بەشێک کە پەیوەندی بە پرۆسێسکردنی زمان و قسەکردنە هەیە یعنی خۆ زۆر کەسمان هەیە کەسانی بەناوبانگن بۆن وەکو ئەنشتاین ئەڵێ هەتاوەکو 9 ساڵی زمانگرتێکی توندی هەبووە بەڵام وتانی سزانەیەکی گەورەی لێ دەرچووە کەوتوتە سەر ئەو کۆمەڵگایە و ئەو دایک و باوکە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵەیە ئەکەن چۆن متمانە بە خۆبوونی پێ بەخشنەوە و چۆن تەرکیز ئەخەنە سەر تواناکان چراخان ئەکرێت لەو منداڵانە هەبێت کە ئۆتیزمیان هەیە یان جۆرێک لە کێش حاڵەتی تریان هەیە ئەمە پەیوەندی بە ولایەنەیانەوە هەبێ یان زمانگرتن حاڵەتێکی تاو جیاوازە ئەتوانین بڵێن زمانگرتن وەکو حاڵەتێکی جیاواز یعنی وەکو کەسێکی جیاواز بەڵام عادەتەن ئەو کەسانی وەکو ئۆتیزم و نیشانەکانی تر ADHD ئەمانە ناڕەکی لە قسەکردنیانە هەیە ئێمە کاتێکە ڕایانەنەم پێەکەین یەکێک لەو شتانی کە زۆر جەختێکەکەینە سەری قسەکردنیانە چکە قسەکردنیان بە عام دووە ئەکەوێت بەڵام ناتوانین بڵێن زمانگرتنەکە یعنی بەشێکی سەرەکیە لەمە بەڵام توانین بڵێن ئۆتیزم و حاڵەتەکانی تر ئەم نیشانانەی تایە ئەین دواکەوتنی قسەکردنی هەیە زمانگرتنی هەیە ئەکرێ ڕووبدا بڵێن
باشە چۆن ئێمە ڕێگری لەوە بکەین کە کار نەکاتە سەر کەسایەتی منداڵەکە یاخود کار نەکاتە سەر کەسایەتی نوجوانەکە کاتێک دووچاری زمانگرتن ئەبێتەوە هەست نکات کە هەست بە کەمیەک نەکات لە ناو خۆیدا. زۆر باشە سەرتا وتمانە گەرزوتە چارسەر بکرێ باشترە بەڵام بۆ مناڵەمان هەیە چێتە مەکتەبەوە چێتەنەوە کۆمەلگاوە پێویستە هۆشیاری بدرێ بە مامۆستاکان بۆ مناڵانی کە لە قوتابخانن کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی زمانگیریە بکرێت یعنی ئەم شتە طبیعی بکرێتەوە ئاسایی بکرێتەوە مامۆستاکان تەرکیز بخەنە سەر لایەنێکی تری ئەم مناڵەکە ئەم مناڵە باشێتیایە بۆ لە وەرزشا باشە لە بالایە باشە چزانم بەشداری پێ بکە یعنی تەرکیز خەنە سەر ئەم توانایی بوو متمانە بۆ خۆبوونی بۆ بگەڕێتەوە ئەم متمانە بۆ خۆبوونەوە ئەکە کە مناڵ تەرکیزی لەسەر قسەکردن و زمانگیریەکەی نەمێنێ بۆ نمونە ئەتوانین ڕۆڵی پێ بدەین ئەتوانین فێری شانەوەی بکەین عادەتەن دوایی باسی ئەکەین کەمانە چ کاریگەریەکی ئەبێ لەسەر توانای ئەم مناڵانە متمانە بە خۆبوونیان بۆ گەڕێنێتەوە و ئەتوانێت زمانگیریەکی کەمتر بێتەوە یا زاڵ بێ بەسەریان خات و چرا کاتێک زمانگرتن لە منداڵە ڕوئە دێکباوک پرسیاری لا دروستێ باشە من بیبم بۆ سنتەرێک بۆ لای ڕاهێنەرێک سوودی چییە ئەو تەکنیکە ڕاهێنانە نەچینکە بە منداڵان ناکرێ و ڕاهێنەران بەکارهێن بۆی چارەسەری و حاڵەتە بکەن و وەڵامێکیش بێ بۆ دایک و باوکانی کە ئەڵەن هەر بەڕاستی کاریگەری لەسەر منداڵەکە دروستەکات بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لێرە لای خۆمانیانی سپیسێراپی و سێراپێت تەکنیک بەکارهێنین تەکنیکی هێوربوونەوەی کە لەو تەکنیکە سەرەکیانەی کە بۆ مناڵەکە بەکارهێنین هەر بۆیە داواش لای باوکانێکن ئەو ژینگەی کە هەتیایەتی مناڵەکە پێویستە زۆر مسەخەر بێ زۆر ئارام بێ و بە چاوەتی لەبار بێ بۆ دەروون و ژینگەی ئەو مناڵە تەکنیکی هێوربوونەوە بەکارهێنین لەوانە تەکنیکی هێناسەدانە کە ئەم مناڵە ینی فەرقێکی زۆری پێکن ئاتەن و کەسانی کێنە لای ئێمە کە ڕاهێنانەکان ناکات لە ماوەی نەزانین یعنی ئەم تەکنیکی هێوربوونەوە ناکا باشە تەکنیکی هێناسەدان بە هێناسەدانی قوڵ هەڵی ئەمژێ و بە هێواشی ئەیاتەوە یاخود ئەو کاتێکە زمانگیریەکەی تیاڕۆەیە ئەوەستێت هەناسێک هەڵەمژێ دووبارە ئەیاتەوە و چەندین تەکنیکی تریش بۆ هێوربوونەوە و باشبوونی ئەم مناڵە بەکارهێنین بێگومان کاریگەری ئەبێ لەسەری زۆر جار بینیمانە ڕاهێنانی ماسوولکە ئەکرێ بە منداڵ ئەمە کاریگەری هەیە لەسەر زمانگرتن بەڵێ زۆر جار بۆ ئامادەکردنی ماسوولکە و زمان و دەمی ئەم مناڵە بەڵێ مەساجی بۆ ئەکرێ ئەو یعنی پێی ئەو کەیسەی حاڵەتەکەی کە خۆی پێویستێتی بەڵام ئێمە وەکو سپیسێراپی ئەمە ناکەین لە هەنێک شوێنی تر ئەکرێ بۆ ئامادەکردنی مناڵەکە مەساجکردنی دەمولەی مناڵەکە بۆ ئامادەبوون بۆ قسەکردن باش تا چەندێک ژیانی ڕۆژانەی منداڵەکە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بۆ حاڵەتەکەی بەرەو باشتر بڕەوە نەخەوە یان خواردنەوەکان ئەمانە تا چەندێک کاریگەرن خەوی پێویست عادەتەوەمان کەسێکی ئاسایی ژەگەر خەوی کەم بێ ناتوانێت پرۆسسی ینی ئەو قسەکردانە بکە خەو و ڕخواردنی ڕێک و ژینگەیەکی چەند دروست بێگومان کاریگەریکی زۆری ئەبێ لەسەر مناڵ خواردنێک هەیە بۆ بوورە هۆنیان خواردنێک هەیە کە بڵین کاریگەری هەیە لەسەرەوەی کە زمانگرتن لای منداڵ زیاتر بکات نازانم نا شتێکی وها هین ناکرێ ئەمە هەر زیاتر تەرکیز دەخینە سەر قسەکردن و لایانی سپیسێراپێکی و نا بە شێوەیەکی ئێمە ئامێرمان هەیە یان جۆرێک دەرمانمان هەیە بەکاربێت بۆ کەسانی کە زمانگرتنیان هەیە تا ئێستا هیچ دەرمانێکی دیاریکراو نییە بڵین بەکاری هێنین بۆ ئەم مناڵ بۆی زمانگرت نەکەینەمێنە نا ئێمە لای خۆمان دوو چارەسەر ینی دوو جۆر چارەسەر بەکارهێنەر بەگشتی یا سپیسێراپیە ینی ئەو ڕاهێنانەکانە بەڵێ یا CBT کۆگنیتیڤ behavior therapy يعني أو جورك رفتارية بله إيش لسر هسوا بيركنوي أم نالكين ورفتاري بقول عادة كمتمانة بخوبوني كم بو إيش لسر أمشتانة أقربوي كزمان جيركي كم بيت كاتات راهنري جوازي شي بيسا هم راهنري لاني درونيكي هم لاني أبي بروردي تاي بس كمن ضال بله كلينيكال سايكولوجيكي أو چار سركاري دروني وهرواس بيسترابي كي شيء راهنريك ئاماژت بە هەندێک چالاکی کە لە شان و هەندێک چالاکی دیکە کە وتت کاریگەری زۆر باش لەسەر ئەم دەڵانە هەیە کە زمانگرتنیان هەیە ئەمانە چون کاریگەریان لەسەر ئەکات بەڵێ عادەتەن وتمان ئەگەر دایک و باوکەکە یان مامۆستاکە تەرکیز خاتە سەر توانای مناڵەکە و ئەکا کە ئەم مناڵە متمانە بە خۆبوونی بۆ بگەڕێتەوە چالێکەکان زۆرن یەکێک لەو شتانە بۆ نمونە مەلەوانیمان هەیە ڕاکردنمان هەیە پیاسەکردنمان هەیە ئەمانە زۆر یارمەتی ڕێخستنەوەی هەناسەدانی قوڵی مناڵەکەن عادەتەن کە هەناسەدان ڕێک بوویەوە توانای قسەکردنیش لەگەڵ هەناسەدانەکە ڕێک ئەبێتەوە ئێمە زۆر جار پێشنیاری مەلەکردن ڕاکردن پیاسەکردن ئەمانە ئەکەین بۆ مناڵەکان ئەم چالاکیانە ئەگەر خۆشی تواناکەی تیا هەبێ ڕێگەیەکی باشترە بۆ زیادبووی متمانە بەخۆبوونی یان گۆرانی وتن عادەتەن کە ئەگەر دیقەتەن نەبێ مناڵەکە زمانگیری هەبێ گۆرگۆرانی بڵێ زمانی ناگیرێ چونکە ئەو بەشەی مشکی لە ینی لای ڕاستی ئەو بەکار ئەهێنێ ئەمەش متمانە بەخۆبوونی بۆ گەڕێنەوە دیسان یەکێک لە کەسایەتی ناودارەکان جۆ بایدنە سەرۆکی پێشووی ئەمریکا زمانگیریکی توندی هەبووە چۆن چارەسەری کردو لە بەردەم ئاوێنەیە شعری خوێندوێتەوە باشە کاتێکی خوێنجێت و دیقەتیەوە کەم ئەم زمانگیری نامێنێ ئێستا ژەگەر دیقەتەندا بێت لە هەنێک لە چاوپێکەوتنەکانی زمانگیریەکی هەر هەیە بەڵام ینی زۆر نماوەتەوە یەکی تر لەوانە مستەر بین
ئەنی خەڵک زۆر پرسیارەکە بۆچی هەموو ئەو ئاکتانەی کە ئەیکا بێدەنگی ئەیکا زمانگیریەکەی چۆن بووە چۆن زمانگیری نەماوە ڕۆڵی پێداوە ینی ڕۆڵی کەسێکی تر و کارکتەرێکی تری بینیەوە لەم کاتی هەستی کەم زمانگیریە نابینێ ها ڕۆشتە قاڵبی کەسێکی ترەوە بەمەش چارەسەرێکی ترە ینی هەر باشە بەکاری ئەهێنین وەکو باسمان کرد گۆرانی وچن و مەلەکردن و ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەنجامە لای خۆمان چارەسەر بەکارێنیماندالایە وێنە کێشانە ئاتن ئەو مناڵانە کە کێشەی زمانگیریان هەیە یان بۆن لە زمانگیریە یان قسەکردنیان دواکەوتووە لە ڕێگەی وێنەوە تعبیر لە هەستەکانیانەکەن ئەمە یارمەتی هێوربوونەوەیان ئەدا مامۆستا بابەتی ڕاهێنانەوەی منداڵ پرۆسەیەکی زۆر خاوە پرۆسەیەکە بەڕاستی ئارامگریەوێ و دایک باوک ڕەنگە مانگێک ئامادە بێ منداڵەکە بێنە بەڵام لە دوایەوە ڕەنگە دووچاریەوە بێتەوە هەم لەلایەنی داراییەوە گرفتێ بۆ دایک باوک دروستکە هەمیش لەلایەنەوەی کە بەردەوام ئاگەی لە منداڵە بێ و بیهێنێ و بیبە ئەو چندێک ئێمە ماڵمان پێویستە و تا چندێک دایک باوک پش و درێژ بێ لەو ڕاهێنانەی کە وەریەگرێ بۆ منداڵەکەی و لەگەڵ ئەو ڕاهێنەرە کە چارەسەری بۆکە پەیوەندیەکی باشیشی هەبێ ڕاستی ئێمە لەگەڵ خۆیانە یعنی لەگەڵ دایک و باوکانە پەیوەندیەکەمان بچەوە ئاتم دەفتەری پەیوەندیمان هەیە هەر جارێکە ئەو ڕاهێنانەی پێ ئەدرێن یعنی لێ مناڵەکە ئەکرێ ئیدێنەوە بە دایک و باوکی بەڵام ڕێژەکە یعنی چارەسەرەکەی بەپێی حاڵەتەکەی مناڵەکە ئەگۆڕێ مناڵی هەیە مناڵی وا هەبووە هەر لەسەرتا لەگەڵ یەکەم هەناسەدانیا قسەی بۆ نەکراوە یعنی نەیتوانێت ناوی خۆی بڵێ ئەوە حاڵەتەکەی چون بووە مناڵیش هێنا دوای چەند مودەی قسەکردن ئەنجام زمانگیری دەرکەوتووە پێی قسەکردنی مناڵەکە ئەگۆڕێ پێی حاڵەتەکەی تونجی و سووکیەکەی و بەردەوامی پێویستە بەڕاستی سەبری پێویستە و ئەنجامدانەوەی ڕاهێنانەکان لە ماڵەوە پێویستە و ئێمە ڕێنمایی پێ ئەدرێن ئەوەی کە پێی ئەدرێن بە زیادەوە بێ لە ماڵەوە بیکاتەوە مامۆستا ئەگەر منداڵێک باش بووە لە قۆناغەکە ئەگەری هەیە لە داهاتوو ئەگەر دووچاری زەبرێکی دەرونی جۆرەك لەشت بێتەوە دووبارەم حاڵەتی بۆ دروست بێتەوە ئەگەری هەیە دووبارە ڕداتەوە ینی ئەو نیشانانەی تیا هەڵداتەوە بەڵام ئێمە هەوڵەدین کۆنتترۆلی ئەم نیشانانە کاتە بنە بڕ ئەکرێیان بنە بڕ ناکرێ ئەو پرسیارە مناڵە بنە بڕ ئەکرێ ئەگەر زوو بێت چارەسەر بکرێ و کاریگەریەکانی زیاتر نەبێ وەکو باسمان کرد بەڵام لە گەورەیە ناتوانین بڵێ تەواوی بن بڕەکرێت توانین کۆنتترۆلی بکەین یان بەڕێوەی ببەرین ینی توانین زاڵ بین بەسەر زمانگیریەکەمانە زۆر باشە لێرەوە ڕێنمایی چێ بۆ دایک باوکان کە منداڵێکیان هەبێت زمانگیری هەبێت چۆن هاوکار بن لەوەی کە ئەم حاڵەتە لە لای منداڵەکان کەم بکەنەوە باشە پێش هەموو شتێک ئەو ڕاهێنانەی کە سپیسێراپیەکە ڕاهێنەرەکەی پێ لە ماڵەوە باشی جێبەجێ بکەن تەرکیز مەخەنە سەر زمانگیریەکەی سەر کەمبوونی متمانە بۆ خۆبوونەکەی هەوڵ بن لە ڕێگەی تواناکانی تریەوە زاڵیکەن بەسەر زمانگیری و ئەو ترس و شەرمی کە هەیەی و زوو بڕۆم بەدەمیەوە تکایە ینی دوای مەخەندایکی باشە بێ باوکی هەروە بۆ دایکی هەروە بۆ خۆی باش ئەبێ وازی لێبێنن هەتا زووتر چارەسەرێکی باشترە بۆ مناڵە باشە تا چەنێک گرنگە کە دایک و باوک زۆر قسە لەگەڵ منداڵەکەیە بکات بۆ ئەوەی کە زمانی ڕابێت لەگەڵ ئەوەی کە زمانی نەگیرەیان بابەتێک بوو ڕاهێنانێک بۆ ئەو بێگومان عادەتەن کە مناڵەکە ڕائەهێنیت لە ماڵەوە بە هێواشی و بە شوەیەکی ڕێک و پێک ببێ ئەوەی کە هیچ زەختێک زەبرێکی لەسەر دروست بکەی و کاتێککە قسە لەگەڵ تۆیە ئەکە وردە هەوڵدا زمانگیرەکەی کەم ئەبێتەوە بە شێوازێکی هێواش بە هەمان شێوە کاریگەری دروست ئەکا لەسەر قسەکردنی لە دەرەوە ئاتەن ئەگەر مناڵەکە توانای خۆ گونجاندنی هەبێ لەگەڵ تۆیە ئەتوانێت خۆی بگونجێ لەگەڵ کەسانی نامە و کەسانی ترە بۆ دەرەوە قسەکردنی زۆر زۆر گرنگە مامۆستا چرا یەکێک لەو کێشانی کێسە منداڵهەیەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرەکانە ئەوانە هیچ کاریگەری هەیە لە لایەنی زمانکردنەوە عادەتەن ئێمە بە مناڵمان بە دایک و باوکان ئەڵێین مناڵ پێویست ناکە موبایل و ئایپاد و شتانە بەکاربێنێ چونکە یعنی کاریگەریکی زۆر ئەو وێنانی کە لەناو موبایلە هەیە وێنەی خێران یعنی مێشک ناتوانێت مێشکی ناتوانێت پرۆسەسی ئەم وێنە خێرانە بکە یعنی لە مودێکی کەمە ئەو هەموو ڕنگ و دەنگ و شتانە کاریگەری لەسەر مناڵەکە دروستەکە بێگومان یعنی زمانگیری بۆ دروست ئەبێت قسەکردنی دوا ئەکەویان نایەوێت قسە بکە هیچ مەجبور نیە بە قسەکردن کاتێک ئەو هەموو شتە ئەبینێ یان زۆر مناڵەکە بە زۆر قسەکە دایک و باوکێتە لای ئێمەڵێت ینی ئەبێ زەبرێکی بۆ دروستکەن یانە بێ ناچارێکین ئەنج قسەکات سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز مامۆستا چرا ئەحمەد ڕاهێنەری پەروەردەی تایبەت کە لەم تۆڕ ڕێگەمانەوەی بە هیوای کە زانیاریەکانمان لێرەوە گەیشت بێ ئەوە منداڵان دوور بن لەو زمانگرتنەوە ئەگەریش توش بوون دایک باوک بە هانایانەوە بچن.